وەک بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان سەرجەمکردنی دەرمان دەکەین بە کڕین بە شێوەی کەمگری مەرج بە شێوەی گرێبەست و ئەمە دوای ئەوە دێت کە وەزارەتی دارایی سەرجەمکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و پێداویستی تاقیگە و ئامێرە پزیشکەکانی کردووە بە شێوەی کەمگری سنووردار واتە بە شێوەی مناقەسە. هیوادارین بتوانین بودجەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیاد بکرێت چونکە ئەم پرۆسەیە خزمەتێکی زیاتر دەکات بەڵام پێویستمان بە بودجەی زیاتر دەبێت چونکە لە ئێستادا ئەو بودجەیە بودجەیەکی کەمە و بەم شێوەیە سەرجەم پێداویستەکانمان پڕ ناکاتەوە. ڕاستە ئێمە توانیمانە ئەو بەردەوام بین سەرەڕای قەیرانەکان سەرەڕای ئەو هەموو کێشانەی کە هەبووە سەرەڕای کێشە سیاسیەکان ئاڵۆزی دژواری بارودۆخەکە خەسخانەکانمان ڕانەوەسێت فراکەوتنەکانمان لە کارنەوەسێت بەڵام لەمە دووە بەم شێوەیە و بەم شێوەی گرێبەستە پێویستمان بە پارەیەکی زیاتر و بە بودجەیەکی زیاتر دەبێت.